طبعا ئێمە لە ڕێبەرایەتی گشتی تەندروستی شارەکە ئامانجمان خزمەتی هاوڵاتیانە بە شێوازێکی گشتی و ئەم کارە پێما بێ سەرەتایەکی باشە بۆی کە بتوانین خزمەتێکی زیاتر بکەین. ئەم کاری پێکەوەیە لەگەڵ کۆمەڵگەی پزیشکی بەخشین هێم وا بێ سەرەتایەکی باشە کە بۆ ئەوەی کە بتوانین ئەو چۆن ئەڵێ شێوازە کارکردنەی لە وقایە دیاریە و هەیە بتوانین بە شێوەیەکی فراوانتر بیکەین. ئەڵبەت ئێمە لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە سەرەتایکردنەوە ئەو کۆمەڵگەیە بەشێک لە دروشمەکانی ئەمەەوە بۆ کە ئێمە هاوکار و پاڵپشتی کەتی تەندروستی ئەبین لێرە هەر بۆ ئەوی خزمەتی زیاتر بە هاوڵاتیان بکەن. ئەم پرۆژە و لێک تێگەیشتنەشمان بە دڵنیاییەوە یەکەم کاری هاوبەش و کۆتاکاری هاوبەشیش نابێ بڕواشمان وایە کە خزمەتی زۆر باش بە کەرتین تەندروستی بە هاوڵاتیانی شەکەین بەتایبەت هەر بڕواشمان وایە کە ئێمە سەرەتای هەموو ئیشێکی تەندروستی بەو شێوەیە دەست پێکات کە ئینسان ئەبێ پێشکەنینە پێشوەختەکان هەموو ئەم هوشیارە تەندروستیانەی هەبێ اینجا لە ئەخیر مەرحەلەی کۆتایە پەنا بۆ چارەسەر ئەبرێ هەر لەبەرەوە ئێمە پێمان وایە کە هوشیاری تەندروستی و خزمەتەکانی پشکنینەکانی پێشوەختی بۆ نەخۆش بۆ ئەو لایەنە معنیانە کە هۆکارێکی زۆر باشە بێ بۆ ئەوی بتوانین خزمەت بە هاوڵاتیان بکەین و خەڵکی لە نەخۆشیەکان دوور بکەوێتەوە.